گوندی گەروانەیەک کە لە گوندەکانی قەزای ڕەواندز گەورەترین گوندە لە سنووری قەزای ڕەواندز نزیکەی 250 ماڵ لە گوندەدا دەنیشیت ئەو گوندە هەڵکەوتە و سروشتێکی جوانی هەیە بە زنجیرەیەک شاخ دەوردراوە لەوانە شاخی کارۆخ هەندرێن ڕەشان پێبۆ ئەوە وای کردێکە گوندەکە دڵگیر و جوان بیت و خەڵک لە وەرزەکانی ساڵدا هەم وەکو لێمانەوە هەمیش وەکو گەشتیاری ڕوو لەو گوندەی بکات و بە ناوچەکی دڵگیر باسی دەکەن بەداخەوە ئەوی جێی نیگەرانیە ئێستانێکە سەرچاوی هەرە سەرەکی و بژێوی ژیانی خەڵک لە ئێستادا ئەو موچەیە کە لەلایەن حکوومەتەوە ئەدرێ بەڵام ڕەنگبی هەندێک شت هەیە کە جێی دڵخۆشەوەیە ژمارەیەکی زۆر خەڵک ئێستا دەستیان بە ئاژەڵداری کردیتەوە دەستیان بە بەخێوکردنی ڕۆژباغەکانیان کردیتەوە و هەر خەڵک لەسەر حیسابی خۆی لەسەر داهاتی خۆی ڕەزی ڕێگاوبانی لۆ ڕەز و باغەکانی خۆی بردیە هۆر و شتی گەورەی دروست کردێک کە نێتی ئاژەڵداریان هەیە بەروبوومەکانی گوندی گێرەوان ئەوەی کە لە گوندی گێرەوان بەرهەم بهێت و خەڵکەکە پشتیان پێبەستی لە هاویندا بەشی پێداویستیەکانی خەڵکی تەماتە و خیار و بامیە و بانجان و ئەوانە دەستەکەون کە ڕەنگبی پێداویستەکانی گوندی پڕ بکەنەوە ئەوە هەن و لە پاڵ ئەوەشدا بڕێکی زۆر ئەهۆی هەیە هەنار و سۆرچی هەیە بەڵام ئەوەی کە لە هەمووی دیارتر و لە هەمووی باشتر ترەیەکی زۆری هەیە گوندی گێرەوان ئەو ترەی گوندی گێرەوانە وای کردیە بازاڕی شارەکانی هەولێر و دەوروبەری خوار و هەولێرش گەرم بکات و ترەکەی بەناو ببیت بەڵام هەندێک شت کە جێی نیگەرانیە بەڵام هەندێک شت کە جێی نیگەرانی کۆمەڵ هەموو ئەو خەڵکەی کە لێرە دانیشی ئەو ترێ بە خەسارەت چی هیچ شوێنێکی هەڵگرتنی نییە دەبێت لە مودەتێک کەمدا لە ماوەی مانگونی وەک تا دوو مانگە ئەو ترێە ساڵ بکرێتەوە بفرۆشرێت ئەو بایکۆت و ئەو نەکڕینی ئەو کاڵا تورکی و وڵاتانەی دەرەوە بەردەوام ببێت و هۆشیاری خەڵک بگاتە ئەو ئاستەی کە بەروبوومی خۆماڵی بەکاربێنن هەڵبەتە زیاتر دەبیت و بەروبوومەکە جێی دڵخۆشی ئەو کەسانە دەبی کە بەرهەمی دێنن هەر بۆ نمونە لە گوندیمە کە ژمارەشی زۆری ئاژەڵداری لێە خود خاوەن بزن و مەڕی لێیە ئەو خاوەن بزن و مەڕانە ئەگەر بێت و یعنی پاڵپشتێکی باشیان بکرێت و ئەگەر بکرێت قەرەبوو بکرێنەوە لەو کاتانی کە ینی زەرمەندە بن دەتوانن بەشی پێویستی هەموو ئەو دەوروبەرەی خۆی و قەزای ڕەواندز بەروبوومی سپیاتی پەنیر و ماست دابین بکەن بەروبوومی سپیاتەکەشی بەناوبانگە ئێرانە بە تایبەتی پەنیرەکەی زۆر بەناوبانگە کە لە بیداەتی وەرزی پایزاد دەهێتەوە خەڵکێکی زۆر داواکاری لەسەرە ئەمە لە باو باپیران لۆن بەجێما و چارە نییە هیچ چارە نییە بەس زەرمەندیشی نەڵان بەس چارە نییە هیچ ئیشی دیکەم نییە لەو ئیشە زیاتر وەڵڵا زۆرە لە خوای بە زیادی بی ئێمنوێ براکمەلەوانە 300-400 سەر هەبی وەڵڵا ئێزا ماستە و پەنیرە و ئەوانەیە شیرێژە و ڕوونە و بەرێ تەبعەن بازار ئەرێ وەڵڵا دەگە هەبی بازار هەندی خۆشە ئەرێ ولاوە بەناکەوی خەڵک لە هەولێرێ ڕادێ ئەبا مشتەریمان لە هەولێرێ هەیە لە هەموو جیان داواکارین ئەوێ لە حکوومەتی تۆزە کوالیتی دەرمانی چاکن لۆبینیتە بازاڕی بەس بازار ئەوەندە لە حکوومەتیەوە هیچ دیکە ناوێ بەس دەرمانی هەمووی بەسەرچووی و خراپە بەرهەمی ما تاسیل لەوەی ناکە ئی تورکی هەبی ئی ئێرانی هەبی هەر بەرهەمەچی هەبی تاسیل لە بازاڕی مە ناکە بازاڕی مە لە خوای بە زیادی بی زۆر باشە ئەرێ وەڵڵا بەرێ وەڵڵا باشترە بی دەگەی بیانی نێدیک و بەرێ ئەرێ وەڵڵا ئەو هەموو بژێوی ژیانیان لە ساوەویانەیە ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا هیچ پشتین بە حکومەتی نەبەستێت تا لەعانەکە قەت هیچ حکومەتەشی لە زمانی حکومەتی عێراقیڕا هەتا ئەلعانەکەش دەگەدابێەوە بەس ئیش و کاری خۆن کردیە وەڵڵا زۆری هەیە وەڵڵا زۆر لەوانە 800,000 سەری لێبی بەس عەویان نەک ڕشەوەراق ڕشەوەراقیش زۆرێ لیە فەلاعەتی نییە ئێستا فەلاعەتی نەما بەس ڕەزی زۆرە ترێی باشە ترێ
ڕزی ترێی باشن والله سار هەیە والله بە هەزاران تەن ساریش هەیە کمترە جا زۆر و کمی هەموو سارێەوە چێک نابی تەبعاً وڵا جا بەروبوومی ئێرانە ترێە و هەنارە و هەلووکە و سۆرکە و ئەو شتانەیە لە تویستانەش جێوژە و ئەو شتانە لێ قەسکوانە و تەماتەن کردینە لە تەکبامیەوە بامیان نیشکۆر کردینە مێژ نیشکۆر کردینە دۆشاون کردیە سرکەن کردیە ئەو شتانن کردینە مڕەبان کە دێی هەنجیرە شتی خۆماری قەت بێڕەوات نابی هەم دەمێ ڕەوات هەیە وڵای هێشتا هەوسارەکە نەکردینە خۆشانە خواز و خۆشاوەکەم هەلو کاکورینم کردی و یەکرینم وڵای جا مێژ ئەشۆینەوە کلکەکەین و داوینە سەراگری ماوە چێکورن ئەجا هەنجدایە نەحالی و چی سار بوونەوە و ئەو مێژانە دزێ خۆڕەشە بن وەشی تێ لێ دێتەوە ئەگە پشت بەخۆ نەبەستیندی چ بکەین ئەرێ وا پشت بەخۆ بەستین ئەرێ وڵا هەر تا تااقەتن هەبێ حەولە دەی ئەرێ وڵا مریشکمەیانە قەلمەیانە دستان داتێ هەیە ئەیان کوژینەوە لە بەسەوە بەدارانە خۆی دیلۆتن خۆ پێوماندی کردینە وڵای جا ئەمە شتی تورکی ناکڕینەوە کوشتی تورکی بکڕین کە دوژبنی کووردە کوردی نەهێشت بە کۆمەڵ کوردی کوژی ئەگە بە کۆمەڵیشن بە کوژی کورد شتی بکڕین ئەگەڕین تاشتە دەوڵەتەشی دیکابینەوە یەکڕین وڵای جا حکومەتیش ئەگە دەستەچی ببزەی بڕکن یارمەتی بدا ئەمەشی گەن مشتەکەین و والی داتێکەکەین و حیوان وشتی ڕائگرین و بەراگارمەتی نەدامەش بە تاختنێت پێکری هیچ شتەکن لە بازاری ناخوار هاوینان شتی خۆ حازر کرد و ئیشک نەکردن و دانە نا هیچ شتێکی بازارن ناخوات حیوان نەکوشتەوەن کردە قەرێ و شتندا ئەنا شتی خۆ نەخوار هەتا شتی دیکە پێ ڕائگەیەوە ئەو شتانە ناخواردن کەسیشی نەخۆش نەبوو ئێستا بڕۆ هەموو ماراد و نەخۆشلینە خەرکی ئێرانە سەرقارە بە فەلاحەتی بە کەشاوەرزی بەو نەحشتانە سەرقارە ڕزی پشت ئاومان هەیە و فەلاحەتیەکان هەر ئەوەندەیە وەڵای بەربوومەکەمان بەسترێ بەشی زۆری ئەوەی ئاژەرداری نەکات بەربوومەکەی ترەیە بەخوایێزا ئەوە بە ماڵە سوورە گەورە و بە شەخصە گۆرە شەخصی هەتا 200 سندوقی ترێی هەیە هەتا سەتی هەیە 50 شێستی هەیە یعنی ئەنواعی هەیە نیتی بە کۆی شتی هەموو خەرکی ئاوایی نییە بەس هەیە مەسەلەن حتا برێم 25 تەنیشتی دێ 100 تەنیشی دێ بە هەمێ مەزە دیار نەکراخۆ برێم ئەوەندە ترێ بەرهەم دێ وەڵای جارە ترەیەکە ڕاستە زۆر بوو بەرام وشی ئێستا نەبوو بە سندوقە سیارەی بێنەوەدا بگری بە سەوەرتە و شتێوانە هەبووسەوە دروست دەکران بە باریانە برد لە تا بەغدایەچ و تا هەولێرێچ و نابڕا بەفرێکەتە سەری بە خاکە ناس و شتێوانە بەفرن فڕادە و ترێندا ئاگرت ئەو دەمایی بە وەراغا و بەێستر و بە کەر و شتیوانیان دەی ناخوارەیان برد دوو ڕۆژاوە دووبارە شەکەتن جاروا بوو یان بردە مەرتەقەی سیندەکە بە برنجیانەدا بە گەنمیانەدا بە ئەنواعی ڕاست ئەوە نەکرد ساغ نەکردووە ناوەلا هەمووی ئاوابیرم دێ سێ کەس چار کەسا موچە نەبوو لەو گوندەی گەنجەکانی ئێستا ئەوەی موسیان نەبی پێشمەرگە نەبن پشت بەخۆ بەستن هیچ ناکەن وەکو زاران نییە کابرا برێ ئەگەر موچەشم نەبی ئەمن خۆ بەڕێ بم یانەوە تەسبینێ ئاژەڵداریەکەم یانە فەلاحەتیەکەم ئێستا چاون لەوەی نییە دەبی هەبی و بیخۆی